کێشەی گرفتمان لە ڕووی تەندروستی و کێشەمان زۆرە، لە ڕووی مادی و معنەوی شوهر کێشەمان زۆرە. لە گەرمیانە خەستەخانەمان نییەوە، سەنتەرێک بێ بە تایبەت بێت تەلاسیمە زۆر چاکە بە پسپۆڕی دکتۆر و کارمەند و فەحسات و ئەو شتانە. ئێمە بۆ چاسەر ڕووی لە سلێمانیەکەین، سەنتەرێکمانەی لە سلێمانی. سەنتەرەکە مای زۆر چاکە لە ڕووی خزمەت و هەموو شتێکەوە. بەچیە ئێمە کێشەی ڕێگەوبانمانەیە، ئەم ڕێگە زۆر سەختە، ناخۆشە، تەحەملی ناکە. نەخۆشی وایە پارەی کرێی سیارەکەی پێ نییە ڕوا بۆ سلێمانی، یا هەیە باری دارایی زۆر سەختە، تر ئەوە بۆتە ناڕەحەتی بۆ ژیانی نەخۆشانی تالاسی. داواکاریێکمان کرد بۆ سەنتەرێکمان بۆ بکەن، تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە. ڕێژەیان 110 نەخۆشە بێ، ئیتر لە بچووکە هەیە تاکو و گەورە. داواکاری سەرەکی نەخۆشان عیلاجیان بێت، ینی ئەو فەحس و شتانە لە دەرەوە جاروایەکەی لە ناو خەستەخانەی حکومی بکرێ بۆیان، یا بڕێ عیلاجەیە لەوێ پێیان نادرێ، ئەبێ بچی لە دەرەوە بیکڕی. عیلاجەکانیش گرانە، فەحسەکان گرانە، چارەسەر و ئەو شتانەیان بۆ بکەن. خوێن دابینکردنەکە فەحس و بڕێ شتەیە بۆی ناکرێ. لە سلێمانی فەحسی تەواوی بۆکەن، پلازماکەی لێ دەرەکەن، جوان ڕێک و پێکەکەن، فلتەری خوێنی بۆ دانن تێتەکەن. لێرە ئەو شتانش نییە.